بەردەوامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە موبایلی 0 470 52 64. بۆچی ڕوخسارت شێواوە نهێنەکان نادرکێنە بۆچی ڕوخسارت شێواوە نهێنەکان نادرکێنە هیچ بە تازە زاوە ناڵم من وەک تۆ بێ بەڵێنم پەیمانی خۆت ناشکێنم هیچ بە تازە زاوە ناڵم من وەک تۆ بێ بەڵێنم پەیمانی خۆت ناشکێنم لێت نابورم باش بزانە دڵمت سوتام بێ ڕوحمەنە تەنیات کردم تۆ لەم ژیانە گەنجی جوانی بە باڕۆیی کە بێزارم لە بێ تۆیی لێت نابورم ژینت سوتاندم لێت نابورم باش بزانە دڵمت سوتام بێ ڕوحمەنە تەنیات کردم تۆ لەم ژیانە گەنجی جوانی بە باڕۆیی کە بێزارم لە بێ تۆیی تەنیات کردم ژینت سوتاندم لەمە دوا هوێنەکانی من بە ژوورەکەدا هەڵمەواسە بۆ لەمە دوا هوێنەکانی من بە ژوورەکەدا هەڵمەواسە بە تازە زاوەنەی بینێ کە لێت نووسی هون هەناسە پەیمانی خۆت ناشکێنم بە تازە زاوەنەی بینێ کە لێت نووسی هون هەناسە بەڵێنی خۆت ناشکێنم هیچ غەم لە عاشقەکەم نەخۆم چەند ساڵێکی پڕ دوورە بوو کە جێدێشتم بە بێهۆ بوو گەنجی جوانیم بە بەڕۆیی کە بێزارم لە بێ تۆیی لێت نابورم ژینت سوتاندم هیچ غەم لە عاشقەکەم نەخۆم چەند ساڵێکی پڕ دوورە بوو کە جێدێشتم بە بێهۆ بوو گەنجی جوانیم بە بەڕۆیی کە بێزارم
به تویی دل نبورم جنوب سوتا aman aman ئازان و خۆشەویستان خۆم بە خۆشحاڵەزانم ئەمڕۆژ هاتمەوە خزمەتتان لە بەرنامەی یاری و دیاری وا دیارە بەرنامەی یاری و دیاری ئەمڕۆ کۆتا بەرنامەیە لە مۆرزەدا کە پێشکەشمان کرد بە خێراتنی هەردوو هونەرمەندی ئازیز و خۆشەویست کاک بڕیار گەیلانی و کاک ئارام گەرمیانێک دڕۆ میوانەکانشم گەرمیانین زۆ بەخێر بێن و هەروە دەستخۆشی لە کاکدابانی ئازیز و حەماکەم لە بەشی کۆنتڕۆڵ ئەو دەڵین حەمە ناڵێم بڵێ محەمەد بڵێ ئازان و خۆشەویستان وا دیارە بۆمڕۆ نا پرسیارم ئامادە کردو و نا یاری کڵاوێنەکەین هەر کەسێک کە پەیوەندیکە ناوی ئەچێتە ناو تیری و پشکەوە ئەتوانن لەگەڵمان بەشدار بن لەسەر ژمارەی موبایل 1970 471 52 64 یاخۆ 1950 و هەروە لێرە ئەمێ سوپاسی کوتاڵی نمەکەم کا سپۆنسەری جلەکانی نا زۆر سپاس بۆ کوتاڵی نما ماچمە لای کات بڕیار دوبارە بەخێر بی بۆ ڕادیۆی ملی گەڕیان گەورەت کردین من خۆم بە خۆشحاڵزانم بۆ جاری دووەم لە ڕادیۆی گەڕیان بە میوانی ئێوەی خۆشەویست و لە دوو بەرنامەی جیاوازا و دەستخۆشتان لێکم هەر سەرکەوتو بن ئینشاءالله زۆر سپاس داواکەمان کە پێوەتی قبوڵە کرد بەڕاستی گەورەت کردین وتمە گەر وەکو حەقش بێ حەقی خۆم ینی گرمێنی گەنمانە بڵێ بڕیار گەیلانی چی ساڵی بۆ هاتی ناو دنیای هونەرەوە ساڵی 2009 گۆرانی وتووە پێشترش گۆرانیمان هەروتووە بەڵام بە ڕسمی و هاتبێتین لە ساڵی 2009 تر بە جیاز و میوزیک و گۆرانی وتووە نازناوی گەیلانی بۆچی وڵای ئەوە هەر لە بەرەوەی کە زمانی عەرەبیم باش بوو پێشتر لە قۆناغەکانی خوێندنا و لەقەبەیان پێبەخشیم وتر هەر نەشمان گۆڕی سەرەتا سیدێکم دا بە تۆمارگەکانی چەمچەماڵ بە ناوی بڕیار چەمچەماڵی و دوای هەر بوو بۆ گەیلانی تر چا نەبوو تازە هیچ کێشەیەکم نییە بڕیار ڕزگار بێ بڕیار گەیلانی بێ چەمچەماڵی بێ گرنگەوەی خزمەتێ بکەین بەیوای سەرکەوتم بۆ عزیز بڵێ بە خۆشحاڵیت مەلای یەکەم پەیوەندی ئەمڕۆمان بەڕێز خات و ئەڤین لە زاخۆ خات و ئەڤین جانم کاتەوە باش تۆ باشی ئازیزی من یاخوا هەر باش بێ خات و ئەڤینی گۆڵ سپاس بۆ تۆی ئازیز سپاس بەنایەوان شەوە هەر گۆرانیەکی بێژن دەکەم دیاری بۆ چاوەکەوەی جوان و هەموو گوهداریت سپاس بەڵێ خات و ئەڤینجان وا دیارە ئێمە لەم وەرزەدا لە بەرنامەی یاری و دیاری هاتینا کۆتایی ئەمە کۆتا بەرنامەیە هەر ڕخنێکت لێمانەیە لە بەرنامەکە لە ماوەی ئەو 4 مانگەی کە پێشکەشمان کرد ڕاستی بەرنامەیەکی زۆر جوانە و زۆر خۆشە حەزەکەم بەردەوام بدا بەرنامە بەڵێ جان هەوڵێن لە وەرزێکی تازە بە ستایلێکی تازەتر و بە بەرنامەیەکی جوانتر بینەوە خزمەتتان گەرخوا تەمان بە سەرکەوتن بۆ تۆی خۆشەویست بەڵێ خات و ئەڤینجان باشتر بۆ تۆی ئازیز و خۆشەویست بڵێ بڕێگەن یەکەم گۆرانی کاوتە چی گۆرانیە بوو وڵای گۆرانیە ئاوازەکەی ئاوازێکی تورکیە لێرە کاکشاباز زەمانی تێکستەکەی کردووە بە کوردی و منیش بە خۆشحاڵی و پێشکەشی ئەوەی خۆشەویستم کردووە ئاوازەکەی لە ڕاستیە خۆی ئاوازێکی تورکیە بەڵام تێکستەکەیان گۆڕیەوە بۆ کوردی و منیش پێشکەشی ئەوەی خۆشەویستم کرد هیوادارم جێ ڕەزامەتیم و لاگوێ کاگارامی شێکێکە لە ئاسفە هەرە بە تواناکان کۆمەڵە گۆرانی هەیە زۆر قورسەکە خۆی لێدا لەشی ساغوێ سەرکەوتووە ئێمە بێوای سەرکەوتن بۆ ئارام گەرمیانی بە خۆشحاڵی ئەچمە لای پەیوەندی بەڕێز محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش کاک محەممەد جان سڵاو لە تۆی ئازیز سپاس بۆ تۆی ئازیز کا محەممەد گیان بە قوربانم کاکە حەمەدیان چاوە ماچەکەم زۆر زۆر سپاس دەکەم هەر بەخۆشی مێن و ئەم ڕادیۆی جوانە سپاس
جان واز لە بەرنامە نانم وا دیارە ئێمە وەرز بە وەرز بەرنامەکان گۆڕانکاری بەسەردادیە هەر وەرز و بەرنامەیە پێشکەشەکەین لەم وەرزەدا لە بەرنامەی یاری و دیاری ئەمە کۆتا بەرنامەیە گەرخوا تەمەندە تا ئێستا دیار نییە چ کاتێ پێشکەشەکەینەوە هەر کاتێ پێشکەشمان کرد پێشتر ڕکلامی بۆکەین و پێشکەشەکەین سپاس تو هیچ ڕخنێک لێمان نەبوو لە ماوەی ئەو ماوەی کە بەرنامەکانمان پێشکەشە کرد سپاس ئێمەش بۆ هیواین هەوڵەین بە جوانترین شێواز بگەڕێنەوە خزمەتتان بەڵێ سپاس بۆ پەیوەندی بەڕێز محەممەد بڵێ ئازان و خۆشەویستان ئەچنە ناوبەرێک و یەگەڕێنەوە خزمەتتان دینە هەمیشە میوانداری هاوڕێکانی دەکات. دینە ئاگاو لە تەباخەکە بێ من تۆزێکی تریەمەوە خەمە نەبێ بەسەر چاو ئەوان لە ماڵەوە کۆ دەبنەوە و پێکەوە یاری دەکەن. دایکی دینە متمانی بە کچەکەیەتی و دینەش زۆر دڵنیایە لەو متمانەیە. دینە تەباخەکەت ئاگری گرت خەمتانە بە ئێستای کوژێنمەوە. کاتێک هاوڕێکانی لە ترسدان دینە زۆر متمانەی بەخۆیەتی چونکە ئەو هەمیشە لە ماڵەوەیاندا فایر سیستەم هەیە. کە فایر سیستەمت هەبێ ژیانت پارێزراو دەبێ. بۆ ئەوەی بەدوور بیت لە تەقلیدکراوی فایر سیستەم تەنها کۆمپانیای هەردی هەڵبژێرە کە براندی ئەسلی فایر سیستەمی ئیتالیان لا دەست دەکەوێت. بەڵێ ئازان و خۆشەویستان بە خۆشحاڵی گەڕاینەوە خزمەتتان ئێستاش ئەچنە لای گۆرانێکی کاک بڕیار حاڵی من خەسا بە قوربانە مەکانت هەلەکن چاوەڕێتم وەک هەمیشە قوڵەکانت هەلەکن حاڵی من خەسا بە قوربانە مەکانت هەلەکن چاوەڕێتم وەک هەمیشە قوڵەکانت هەلەکن پێکەنینم وەک شەماڵە بەخی دڵ ئاواتەکەم حاڵی من تاوی دەزانێ وە خەریکە وشکەوێ پەنجەکانم وێڵنەم شەو زوڵفەکانت هەلەکن حاڵی من تاوی دەزانێ وە خەریکە وشکەوێ
وێڵنەم شەوزوفەکانت هەنەکێ سەد سلام شێشە لە بۆ تۆ ئەی هەناسەی ئاخرم ڕوحی من هێگەم زیرە مەگەوە دەستەکانت هەنەکێ سەد سلام شێشە لە بۆ تۆ ئەی هەناسەی ئاخرم ڕوحی من هێگەم زیرە مەگەوە دەستەکانت هەنەکێ خۆت وتو هەر چاوەڕێمیتە لە غوربە دێمەوە من خەریکاتێم ئەزیزم چاوەکانت هەلەکوێ خۆت وتو هەر چاوەڕێمیتە لە غوربە دێمەوە من خەریکاتێم ئەزیزم چاوەکانت هەلەکوێ من گلانە ئەکەم لە تۆی هەونشینی وێنەکەم چۆن دڵوت لێم لە پرسی شعرەکانت هەنەکوێ من گلانە ئەکەم لە تۆی هەونشینی وێنەکەم چۆن دڵوت لێم لە پرسی شعرەکانت هەنەکوێ شعرەکانت هەنەکوێ ئەمە هيدا ديدا 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 جانا گرم زانی بم سفرم دور رویتون ایتا جانا گرد زانی بم سفرم دور رویتون ایتا بەتەنیا بەجێت یەشتم بە مازار و خەفەتەوە بە مازار و خەفەتەوە ئەمە نەمانەی هەیدا دەیدا هەیدا دەیدا دەیدا یاخوا بەخێر بیتەوە دەنگە هەر خۆش بێ و دەست بێت خۆشم گەرانەکەم نیوە لەبەر بوو بێکەوە مامۆد وەکو دوێت کاکەوت ئارامەتی وەکو دوێت بڵێم بەس نا هەتا تۆ وەستاوی من ناتوانم لە ئاسی تۆ گۆرانیت وەڵێم بڵێ ئازان و خۆشەویستان لە هەر کوێ بن گوێبستی دەنگی ئەمە بن بە خۆشحاڵی ئەتوان لەگەڵمان بەشدار بن لەسەر ژمارەی موبایل 1970 471 52 64 یاخود 1950 ئەمڕۆ هەر ئازوو خۆشەویست کە پەیوەندیمان پێوە بکە ناوی ئەچێتە ناو تووری پشکۆ بەبێ ئەوەی کە پرسیاری لێ بکەین و بەبێ ئەوەی یاری کڵایانی لێ بکەین با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک لوقمان وەرگرین لە شێخانەوە کاک لوقمانم کاتەوە باش ئەم کاتە باشتر و خۆشتر چۆنی باشی پشکەوانە تۆ باشی براکەم
زۆر سپاس مامنان ڕێز و سەلامی من هەر لە بادینانەوە لە قەزای شێخان تاکو سلێمانی خۆشەویست پێشکەسەوە هەموو کادر و کارمەندەکانی ڕادیۆی گەڕانی مەلەی سپاس بەنای سەرجەم کارمەندانەوە کاڵقمانگیان کاڵقمان ئەو هاوڕێ بوو کە لە سەرەتای بەرنامە تا کۆتایی بەرنامە لەگەڵم بوویت دەستخۆشی لێکم بە هیوای سەرکەوتن زۆر سپاس هاوڕێی بەرنامەتانم هەندی ئێوە بەردەوام بن ئێمەش بەردەوامە بین ئینشاڵڵا بۆ هیواین کە لا وەرزێکی تر بە جوانترین شێواز دێنەوە خزمەتان بەڵێ کاڵقمان ئەوە دیارە بەرنامەی یاری و دیاری کۆتا بەرنامەی ئەمڕۆیە چی ڕەخنێکت لێمانەیە چی شتێک کە پێمان بڵێ بەڕاستی ڕەخنە و پێشنیاری من هەمووی بەس دەستخۆشیکردنە دەستخۆشی لە ئێوەکەم هیوای سەرکەوتن بۆ ئێوە خوازم زۆر سپاس ڕەخنای من ئەوەیە ئەتۆ لێمان دانەبڕی ئینشەڵڵا لێتان دانابڕم بەڵێ پرسیارێکم لە خۆشکی خۆمەیە فەرموو براکەم بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزیش بەرناماتە بێ ئینشاءڵڵا بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزیش بەرنامەمانە بێت و لە خزمەتتانە بین بەرنامەیەک بکەین تا ئێستا نازانین چه پێشکەشێکە بەس بەرنامێکی شەوانمانە بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا جا هەوڵێمە بەرنامە خۆمی تێبوو بەڵێ ئەگەر تۆشنەی حەزەکەین جار بەجار ئەتۆزوێی بەرنامە پێشکەشەکەین باگەمان لە تۆ بێ بێستی تۆش بێن نانا خەمتانە بێم لەتاندا نابڕم و هەموو کاتێ تا ڕادیۆی گەڕیان و تا ئەم ستافە جوانە بمێنە و لەگەڵتانە بم زۆر سپاس پرسیارێکم لەو دوو میوانە هەیە فەرموو بە قوربان بەڵێ ئایا حتا ئێستا گۆرانی بادینی وتونە یاننا حەزیان لە دەنگی کام گۆرانی بێژی بادینیە ئەوەی مردوو یان ئەوەی ساخ بەسەر چاو کاک بڕێ وەڵامی بیتەوە وەڵا لە گۆرانی بێژە بادینەکەم حەزم بە دەنگی کاکاروان کاملە یەک گۆرانی بادینیشم و تۆ ئێستا تێکستەکەیم باش لە بیر نییە و کاگارم و کامە بوو بەلە چی بکەم دۆشمەندی وای لێ 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 وای لێ 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 وای لێ لێ جان بەلێ چ بکەم دۆشمەندیری کەچکێ وەزمێوانێتەمە ئەوە لە دانیشتنەکە وتومەتەوە لەگەڵ کاگارامە و کە دوای تێکستەکەی هاتەوە یاد با سەر چاوە پێیاڵێن بەڵێ ئەوە منە ئەو برازیزە پێشکەشە کردین بۆ ئێوە و بیزەران دەستان خۆش بێ و دەنگە خۆش بێ کاڵقمانگیان سپاس بۆ پەیوەندی بەڕێز کاڵقمانی ئازیز بە خۆشحاڵیەوەچنە شاری کەرکووک پەیوەندی بەڕێز هەڵکەوت وەرەگرین هەڵکەوت گیانم کاتەوە باش کاتەوە باش هەڵمەت گیانم کاتەوە باش کاتەوە باش خاتونازە باشتر بۆ تۆی ئازیز هەڵمەتگیان باشی دەستخۆشی و بەرنامەیەتانێکم هیوای سەرکەوتنتان بخوازم هیوای سەرکەوتن بۆ تۆی ئازیز و خۆشەویست هەڵمەتگیان بەڵێ پێم وایە کۆتا بەرنامەیە ئیمڕۆکە بەڕاستی پێم ناخۆش بە دیوادارم لە قۆناغەکانی داهاتوو ببینم لە کارێکی جیاوازتر و سەرکەوتووتر منش بۆ وایم هەڵمەتگیان لە بەرنامەیەکی تر و لاوارزێکی تر بە جوانترین شێواز لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بم چی بەرنامەی پێشکەشکەم چی جۆرە بەرنامە بێ ئەتوانن ڕابۆچینی خۆتان بڵێن و گەر پێم باش بوو ئەو بەرنامە پێشکەشەکەم وڵا ئیتر ئەوە کرێتە سەر با بڵین سافی ڕادیۆکە و یاخود هاوڕێیان لای من هەچ بەرنامەیە بێت کە پێشکەش بکرێ لەم ڕادیۆ خۆشەویستە بێگومان هەستووە شەد نییە ئێمە لە بەرنامەیە بەشداریکەنی لە ئەو بەرنامەیە خەڵاتی تیابێ یاخود کۆمەڵێ دیاری تیابێت ڕاستی خۆی بۆ خۆی کە ئێمە جۆبیستی بەرنامەکان خۆی بۆ خۆی خەڵاتە بەدڵنیایە هەڵمەتگیان ئێمە چنا بەرنامەمان پێشکەش کردەوە کە بەرنامەکە خەڵاتی تێنە بۆ چنا هاوڕێژ لەگەڵمان بەشدار بووە من زۆر خۆم بەخۆشحاڵ بەگشتی ئەبێت کاتێ لە بابلین لەم دەستگا خۆشەویستە لە هەموو بابلین بەرنامەکانی بەشداریکەین نەکەرە و بەرنامانە بێکە کۆمەڵێ دیاری دیابێت بەڕاستی من ئەتوانم بڵێم ئیستەکارە ناو شنەکێتە تیر و پشتۆ زۆر ئاستایە من بۆ نەمکردووە ناوچێتە تیر و پشتۆ منش لەگەڵ کاکداڕان و کاکجەزا ڕاوبۆچینە لەسەر بەرنامەکانەکەم هەر بەرنامەیەکیان بەدڵ بوو کاک بورهان و کاک دابان و کاکجەزا بەسەر چاو هەوڵێم جوانترین بەرنامە پێشکەشکەم ئینشاڵڵا ئینشاڵڵا لە وەرزەکانی داهاتووە بینمەوە لە قۆناغێکی جوانتر و لە قۆناغێکی سەرکەوتن هەڵمەتگیان
زۆر سپاس سپاس بۆ تۆی ئازیز خۆشحاڵم گوێبیستی دەنگی تۆی خۆشەویست بووم هەڵمەتش هاوڕێکی بە وەفای دوای ماوەیەکی دابڕان وا دیارە لە ڕادیۆی کەرکووکش لەگەڵم بەشدار بوو جارێکی تر لە سلێمانش لەگەڵم بەشدارنەوە هاوڕێنە خۆم بە خۆشحاڵە زانم بەڕاستی سپاس لەگەڵ قسە خۆش و بەسەر هات زۆر ئەزانم ئەی بۆ ئێستا شتێک خۆشمان بوون ئارام گرمیانی چۆنی دەنگ باسە خەفەتی ئارام گرمیانی زەمە ئارام گرمیانی نییە ئەوەی خەفەت پێداوم سەر بە پرسیار دیتە لەگەڵ حەقی خۆم نییە ئێستاڵ بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک نەواف وەرگرم کاک نەواف گیانم کاتەوە باش خۆشتر بخوشکی عزیز چۆنی باشی سپاس من باشم تۆ چۆنی الحمدلله ساغ بزۆر سپاس من سڵاو وەڕێز من بۆ تا بۆ تەوایە کارمەند و سپاپێکایی رادیۆ ملیە گەریان سپاس بەنای سەرجەم کارمەندان و کاک نەوافگیان ساغ سپاس خێرام هاتم میوانەکەت بارەتی کەم تەرکەبتی انشالله سپاس بله از راستی من پی نخواشه و کوتا برنامه دیاری برنامه که زور خوشم پی هاتم گریدان برنامه که جی خدا بی و برنامه که گلک مفابی اندیا ما و برنامه که مفابی رنگی بردام بدن پیش دانه بر رادیو پیش که عزیز راستی سپاس عزیز کردن دیگه مچ بردام بی بەدڵنیا و بەرداوامە بم لە ڕادیۆی ملی گەڕیان و وا دیارە ئێمالین لە بەرنامەی یاری و دیاری کۆتا بەرنامەیە وەکو نەک لە ڕادیۆ کۆتا بەرنامەم بێ بەدڵنیایە بە شێوازێکی جوانتر و بە بەرنمەیەکی جوانتر پێم خۆشە بێمە خزمەتتان چکە لەم وەرزەدا ئەوەن دەیگەیان کە بەرنمەکە پێشکەش بکرێت و بە کۆتایی پێبێنین سپاس راستی برنامه چوی رابردوی برنامه که سرکفتی و برنامه که زوری سپاسەکەم بە قوربان دیویا من اوقات که برنامه که دادی پیش که برنامه که وقای جوان و سرکفتی ان شاء الله رادیو که خوش بزن گهدار و بیناره که برکالای سیستم وگیری دای خدمت وکیلی و هنر و هنرمند کردستان ایدیا ما و بردام بنو ان شاء الله رای رمضان دام برنامه جوان و رادیو دارو بینن سرکفتی با فاضل سرکوتن بۆ تۆی خۆشەویست من بەو هیوایەم بتوانم کە جارێکی تر هەم بەردەوام هەم بە شێوازێکی جوانتر لە خزمەت ئێوەی ئازیز بم لەو دڵنیا بن کە واستان لێ نایەنم کاک نەواف لەسەر هێڵنەمەوە بە داوای لێبوردن لە کاک نەواف لەسەر هێڵنەماوە بەڵێ ئازان و خۆشەویستان کەم نەڵێم کۆتا بەرنامە لە بەرنامەی یاری و دیاری کۆتا بەرنامەی من چەند کەسێکە ئەو لەمەشم بڵاو کردم کۆتا هەر هەمووی نامی بۆ نارمەی بانەت خوا مەڵێ کۆتا بەرنامە بەرنامەکەتمان بەدڵە من لە بەرنامەی یاری لە بەرنامەی یاری دیاری کۆتا بەرنامەیە با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک سڵاح وەرەگرم کاک سڵاح گیانم کاتەوە باش کاک سڵاح کاک سڵاح گیانم کاتەوە باش بە داوای لێبوردن لە کاک سڵاح بۆ هیوام بتوانێت بێتەوە سەر هێڵ باز چەند پرسیارە لە کاک بڕیار بکەین و ئەنجاشمە لای گۆرانێ بەڵێ بڕیار گەیلانی پێ خۆشە زیاتر دانیشتن کە یاخود لایڤ میوزیک لایڤ میوزیک بە شوێن کەوتەوە گەر هەندێک شوێن گونجاو بێت بۆ خۆم پێم خۆش بێت لایڤ میوزیک باشترە بە قەناعەتی لایڤ میوزیک هەڵەبژێرم لەگەڵ دانیشتەکانە خۆت لە کامی مرتاحی لە لایڤ میوزیکەکە یاخود لە ئەگەر شوێنەکە گونجاو بێ خۆم پێم خۆش بێت لایڤ میوزیک باشترە مرتاحترم بەڵێ ئەچمەوە شاری کەرکووک پەیوەندی بەڕێز خاتوو ئایا وەردەم ئایا گیانم کاتەوە باش ئەم کاتی تۆ باش خوشکی بەڕێز دەستبەشی بەرنامەکە لێکم سپاس ئایا گیان بەخێرات نمێرەکان دەکەم وڵاتیمان نەخۆشەڵی دا بەرنامەشەوە بەرنامەی جوانترمان پێشکەشکەی تو بگەڕێیتەوە قوربانە بم خاتوو ئایا گیان بەدڵنیایەوە بەرنامەی جوانترتان وڵاتیڵاوێنەکەت خۆش بوو ئەوە ئیستا واز لێنێنە بۆ ڕەمەزان خۆی ئەوە ئەکرا وازیار بمایە بەقوربان وا دیارە من لەگەڵ ستافی رادیۆ قساکەمەوە ئەوان ڕەمەزان هەر بەرنامەیەکیان بۆ مندانا کاک دابان و کاک بورهان و کاک جەزا من بەسەر چ ئەو بەرنامەتان پێشکەشەکەم بە قوربانت بم خوشکی بەڕێز ئێمە خۆشحاڵمان لە دەنگ دەبێ بەرنامەکانت زۆر جوانە دەستخۆشتان دێکەم نمونەتان زۆر دەستکەوتوو بن ئینشەڵڵا بۆ تۆی ئازیز ئایا گیان هیچ ڕەخنێکی لێمان نەبوو لە ماوەی ئەو ماوەی کە بەرنامەکەمان پێشکەش کرد وەڵاوانە جوان پێشکەشێکەکەنە وەڵا هیچ بەخنا پێشنیارێکمان هەیە سەرکەوتوو بوون و تەمەن درێژ بن ئینشەڵڵا بڕیار نییە نەوەڵا دەستخۆشی لێکم سەرکەوتوو بێ دەنگی هەر نەڕژ یعنی دەنگەکەی زۆر هاتوو و خۆش و لە سەر خۆ بوون منێر زۆر بێتن
لە سینەکە لایفەکە گوێم لێت و گێشی لێ ڕاگرم هیوادارم تەمان درێژ و سەرکەوتوو بێ لە کارەکانیان انشاءالله. سپاس بۆ ئایەی خۆشەویست خۆشحاڵم گوێبیستی دەنگی تۆی خۆشەویستم ئایەگیان. بڵێ بڕیار گەیلانی لە چەند لایڤ میوزیکێک لە کافتریەکان گۆرانی وتۆ دەبا پرسیارەکە ماڵە ئاوێ زانی پرسیارەکە ئەوە ئەوە چۆن بوو کە بڕیارەدا لە کافتریەکان گۆرانی بڵێ قڕنا لەم ئەگەر شوێنێک گونجاو بێت تر بەڕێزەکە تەکلیفەکە دەنگی منی پێخۆشە بە خۆشحاڵی و لە خزمەتیان بەڵام شوێنێک کە خۆمان پێمان گونجاو بێ ئەگەر خۆ پێ گونجاو نەبێ ناڕۆی لەبەرەوە شوێن هەیە لای موزیکی تیاکرێ لەوانە بۆ سەرشانی خۆم پێم خۆش نەبێ. تا چەند لەگەڵ ئەوەی کە هونەرمەندێ لەگەڵی دانیشیت پێشتر هیچینێکتان کرد ئەو هونەرمەندان کە لەگەڵیان دانشی لەگەڵ ستایلی تۆ بگونجێت لەگەڵ گۆرانەکانی تۆ بگونجێ؟ تابعاً بە دڵنیایەوە ینی منیش لەگەڵ هەر کەسێکا دانیشم پێشتر ئەوێ بۆ فیلتەرای ڕۆشت بێتم کە ینی شایستەیە و ملاسی هونەرمەندێکا دانیشم و منیش بە هەمان شێوە بەعکسەوە هەبێ بۆ فیلتەرای ڕۆشت بێ بە مانای کەلیمە گۆرانی بێژ بێت و بەڕێز و بە ئەدەب و کۆمەڵە شتێک کە لە هونەرە پێویستەکە هەبێ ئەو کا دانیشتن زۆر ئاساییەخی چێکە. بەڵێ سەرکەوتین بۆ خوازین بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز دایکی ئەی وەرگرم لە چەمچەماڵەوە دایکی ئەیوب ئەم کاتەوە باش؟ ئەم کاتەوە باشی جانەکان تۆ باشی ئازیزی من؟ سپاس دایکی ئەیوب من باشمە گەر تۆ باش بی. من باشمە باش کارمەندانە خوازم. سپاس. هەمان ناسی؟ دایکی ئەیوب نەوەڵڵە. ئەی بۆ من تۆ ناسم. ئێتۆ من نبینی من تۆ نبینم تو زانم. بەڵێ تۆ لە پێشتر لە ڕادیۆ سەردەم کارتە کرد. گیان پێشتر لە ڕادیۆ سەردەم کارتە کرد. پێشتر لە ڕادیۆ سەردەم بەڵێ کارم کردووە و من خەڵاتم. قوربانە بم خەڵات گیان زۆر زۆر خۆشحاڵم. جارێکی تر گوێبیستی دەنگی تۆی خۆشەویستمەوە. زۆر خۆشحاڵم منی گفتوگۆم لەگەڵ تۆ کرد. سپاس دەکەم خەڵاتی گوڵ ئەگەر بوو تایە خەڵات دڵنیا بەعتم ناسیەوە بەسکەوتی دایکی ئەیۆ بۆیە نەمناسیدا. یاخوا پیرۆزە بێت یاخوا پیرۆزە بێ خەڵات گیان بەختەوەر بن دڵخۆشم دوای ماوەیەکی زۆر جارێکی تر گوێبیستی دەنگی ئەو ئازوو خۆشەویستانە بووم کە لە ڕۆژی لە ڕاگەیانێکی تر لە دەستگایەکی تر کارم کردووە جارێکی تر گوێبیستی دەنگتانە بمەوە. خۆشحاڵترن ئینشاءڵڵا هیوادارم ئەگەر هاوسەرگیری نەکردۆ ئینشاءڵڵا بەختێکی نە بەخوا نەمکردە سینگڵم. ئەوە دوعای سینگڵیان بۆ کردم ناڵێ بە سینگڵەوە بزەم بەمێنمەوە. نانە ئینشاءڵڵا بە سینگڵی نامێنیتەوە. یۆنما سینگڵ بوونجا هاوسەرگیریمان کرد. وانێ خەڵات زمانێ بۆ منی سینگڵ بووم بەشداری بەدڵنیایەوە خەڵات کە تو پەیوەندی کردت لە سینگڵی دەرچووم خاتومنەی خۆشەوی سەروە چەند هاوڕێکی تر کاک ڕێکان بەڕاستی خۆشحاڵ بووم دادە گوڵاڵی خۆشەویست کە جارێکی تر لەگەڵیان بەشدار بووم. بەڕاستی من خۆشحاڵم کەم لە دەنگی تۆ زۆر زۆر خۆشەویست و بەڕاستی من هاوڕێکم پەیوەندی پێ ماڵی گوتی کە بەرنامەیەکێ کارمەندێکی ڕادیۆی سەردەمە گوتم ناوەکەشم نازانی دوای لەلای پۆستێرم کە دیگوتم وەڵڵا هاوڕێی خۆمای ناس قوربانە بم خەڵاتی گوڵ بۆی وایم لە وەرزەکانی تر خەڵات لەگەڵمان من زیاتر خۆشحاڵترم بۆی وایم لە وەرزەکانی ترش لەگەڵمان بەردەم بەڕاستی کە بەرنامەتان ێستا لە کۆتاییە من فریاکەوتم ئاگادار بووم. قوربانە بم خەڵات گیان ئیشەڵڵا لە وەرزەکانی تر و لە بەرنامەکانی تر جارێکی تر گوێبیستی دەنگی تۆی خۆشەویستە بمەوە. ئینشاڵڵا داواتەکەم لەو کارمەندە خۆشەویستانە لە ڕادیۆکە بەڕێوەبەری ڕادیۆکە بۆ مانگی ڕەمەزان بتوانی بەرنامەی بدەنە توی خۆشەویست و عەزیز بتوانین بەڕێوەبەرداریکەین شەر نیەوەی خەڵات هەر لەسەر ڕەمەزان قسەکەین هەم بۆ خۆمان بەڕاستی ئینشەڵڵا خەڵات گیان بەرنامێکی شەوانمانە بێت لە مانگی ڕەمەزاندا وەنی ئێمە بەڕۆژمان دوی بەڕۆژین بەڵام ئەگەر بەستۆ بەرنامەیەکە دێتوانین بۆ خۆمان مەسلحەتی خۆمان وەرگرین و هەم بێتاقەتی خۆمان بتوانین دیار لایفەکە لەگەڵ خۆی خۆشەویستا گفتوگۆیە بکەین. قوربانە بم خەڵات گیان منش لەگەڵ ستافی ڕادیۆ و لەگەڵ کاک جەزات قساکەم کە لە شەوانی ڕەمەزان بەرنامەیەکمە بێ. ئینشاءڵڵا هیوادارم هەموو کات سەرکەوتوو بیت و خۆی گەورە سەرکەوتوت کات و چی ئاواتێکت لە دنیا هەیە ئینشاءڵڵا بۆ دێگەدی بەڕاستی بەختەوەرم زۆر زۆر بەڕاستی کاتی زوو دێتەوە فکرم. قوربانە بم خەڵات من زیاتر دڵخۆشم کاتێک گوێبیستی دەنگی ئێوە بمەوە. قوربانت زۆر زۆر خۆشحاڵم با کاتتان لێ نەگرم گیانەکە. سپاس بۆ تۆی عەزیز خەڵات گیان قوربانە بەختەوەری بۆ تۆی خۆشەویست. بەڕێزەکەم سپاس بەناوی کاک بڕیار و کاک ئارام تایبەتم بۆیانێ و برای بەستی پەیوەندیەکانیش. سپاس بەناوی حەمەی گوڵ و کاک دابانی ئازیزشەوە.
الله بڵێ کاک محەممەد تو خاپی و ناڵم کاکە جا من تۆز لەگە کەلیمی کاکەش توژی نەخۆشیم زۆر کەلیمی کاک بەکار نایەنم تو کاکە چنێکە هاوڕێ قەدمە کاکارە ئەو دێنش لەگە کاک بڕێن کاک بڕێ کاک بڕێ دەلاقەت باش چاوەڕێم خزمەتە وتم کڵایانی تایە کاکارە من کڵایانی تیا خۆم یاریزانی کڵایە حال لە ڕێ و پەنجایشی داوێتی وەڵام شۆ کڵایەن ناکە بچنە لای گۆرانێکی تر ئەرە باچی جام تێک سەچم لەبەرە وەڵا ئێستا وەزم لە پڕڤەکەی ئەویتەوە شەوانایە aman 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 canım navazım da jiyan hena کەچی دڵم واز ناهێنێ کەچی دڵم واز ناهێنێ گیانە من وازم لە ژیان هێناوە کەچی دڵم واز ناهێنێ چەند جار بەڵێنی مەرگەدەم کەچی دڵم پێ مشکێنێ گیانە لە بیر دێ سەرەتا بوو پێدەوتم کە ناتوانم گیانە لە بیرە دێ سەرەتا بوو کە پێت ئەوتم کە ناتوانم خۆشحاڵت کردوم ئێستاکە پێمەڵەی نووری چاوانم ئەمان 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 مردوم پێمەڵێن خزمەتت وا بوو خزمەت ناناسێن خۆی بێوەفا بوو خزمەت ناناسێن خۆی بێوەفا بوو تۆ قەسەمتە خوار بەگەرم و بەتۆ مێردەکەم بمرێ ژواکەم بە تۆ مێردەکەم بمرێ ژواکەم بە تۆ یاخوا بای شەماڵ بێبەڕوتەوە لەرەی بێوەبان تەرمیشوتەوە لەرەی بێوەبان تەرمیشوتەوە یاخوا کۆرپەکە نەگریتە دار بە بێواژنی بۆم بێیتۆ بە بێواژنی بۆم بێیتۆ
بێوەفا بووێ ڕۆژی ئەزارێ گشتی بە قوربان یەک وەفادارێ گشتی بە قوربان یەک وەفادارێ تۆ قەسەمتە خوار بە شیر دایکم بمێنمی تۆ بمرم میخواکم تۆ قەسەمتە خوار بە شەمس و بەلای لە تۆ زیاتر بە کەس نەدامای تۆ زیاتر بە کەس نەدامای پەروانە سووتا چرا خامۆش بوو قەسامەکانێت گشتی درۆ تۆ سوێندەکانێت هەمووی درۆ یاخوا ئەو دەنگە هەروە خۆش بمێنێت و دەست و پەنجەی تۆش خۆش بێت سپاس لەگەڵ دابڕان دابڕانی چی؟ لە هیچ کەسێ دابڕاویت کە ئێمە کە باسی دابڕانەکەی شەر نییە دوو کەس خۆشەویست بن زۆر جا هاوڕێکە زۆر خۆشەی لێ دابڕی واللهی مەگەر بەمردن ئەو خاڵێکمە بوو هەم ڕەفیقم بوو هەموو کەسم بوو 16 ئۆکتۆبەر شەهید بوو مەگەر دابڕان بەس ئەوە گەر ناوەکو کەسێک لە ژیانە ما بێ شکر لە کەسدا نەبڕاوم لە کەسدا نەبڕایی ناوەڵاوی ویستومە لەخوا بەزیاد دڵی کەس عاجز نەکردم والله ئیتر لەوا چێ جارێک تا دوو جار دڵی کەسم عاجز کردێ کاگارە جارێ بۆ دووجا ئارە لەواش ئەی نەکوێ بەسێ جار والله عادەت نازانم بەڵام لە دوو من جارێ وا دڵم لێ تەشکا لە حیبەت بۆ ئارە قسەکەم ئاکاگوڕێ جان قسەکانم بۆ تۆ نەنام تێناگەم ئەڵێ ئەوە نیە هاتینە بەرنامەکە لە خزمەتەوە یەکەم دەدڵێ شکاندم نانە وعدم پێداوتم بەتا سپاس دەکەم گەورەتان کردم بەڕاستی جەمە تەبیاتێک مێ زوو تۆڕابم چی بکەین ئێستا ئارام شارەزەم بوو زوو تۆڕابم بەسیج لە دڵم نییە ئەی باشە ئەوە باشترە تووڕە نابێ بەڵام کە تۆڕە بوویت هەر ئاش نابێت و تا شەو وڵام نەدا ئەو دا شەڵام نەدا تا خۆ نامەکە نەت خزمەتی ڕادیۆی گەڕیانە فەرق ناکە بۆ من تۆ بی کاک جەلالی من خزمەتی بکەین بە هەموو من هەمویان لێرە بۆ من برایەکەم بەڕاستی بە شانازێ پیان ئەڵم برا خوشکی ئەمەی بەڕێزی سپاس کاک جەلال بەڕاستی بەرنامەکەی کە پێشکەش کرد بە جوانترین شێواز پێشکەشی کرد بەرنامەکەشەر بۆ خۆی جێ دڵم لە خۆی جوانە بڵێ چی بۆ کەسانن کە بەرامبر زۆر بێوەفان بڕۆن 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 دۆڕان نەتانزانی خیانەتێنێکە بۆ غەموژان هەر ئەومانێ داڵی ڕاستەکە ئێمە کرە ناگۆرانێکەوە ئەم دنیاە زۆر چیرۆکی وەکوێەوەی بەڕێکرد عاشق کاشی لە پێسی ڕووی ئێوەی ڕوڕەش لە پێکرد من دەگریم و ئێوەش بژی وەکو دوو سەر شۆڕیژی بڕۆن 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 ئێوە دۆڕان نەتانزانی خیانەتێنێکە بۆ غەموژان بڕۆن بڕۆ بەخواتە نەسپێرم لە غەدرتان نابورم ئەخ نابورم من یەک جالیان نابورم ئەوەی کە بێوەفایش کە بەرامبەرم یەک زەڵبێکی سووریا دەمبەنێ ئەو یێرشکردنە ئەوە خۆتێک زانی وڵای تر وایە کە کەسی دڵی شکاند و بێوەفا بوو بەرامبەرت چیەکە تو بچی لە قسەی لەگەڵیتەوە وانە گۆرانی بۆ بڵێ وڵا گۆرانیشی بۆ ناڵێم و ڕێک بلۆکێکە دەبە بلۆکردن زۆر زۆر باشە
بەڵێ ئازان و خۆشەویستان لە هەر کوێ بن گوێبیستی دەنگی ئێمە بن بە خۆشحاڵی ئەتوان لەگەڵمان بەشدار بن لەسەر ژمارەی موبایل 0 471 52 64 یاخۆ 0 5 واوکو وتمان بەرنامەی یاری و دیاری ئەمڕۆ کۆتا بەرنامەیەکە پێشکەشیەکەی بڵێ بەڕێگەیانی لە ماوەی ڤیدیۆتان بڵاو بۆ من ناوی هونەرمەندەکە نایەنم زۆر ئەو شتە لەسەر هونەرمەندە شکایەوە ئەنی هونەرمەندەکەی پێشتر کەوانە بوو من چەند گۆرانێکیم بینیوە بە شێوازێکی جوان گۆرانەکانی وتەوە بە شێوازێکی جوان چۆتە ناو خەڵکە بە چەند کەلیمەیەکی وت ئەو شتە زۆر لە هینی ئەو هونەرمەندەیدا لەو دانیشتە توی تێیت و پێشتر کاک ئارام شەیدا هونەرمەندی خۆشەویست ئەوە تەفسیرێکی جوانەکە بۆ دانیشتن و شەوە هەنگەکان ئێمە ئیشەکەمان ڕاست و خۆی لایڤەوە لە پشتی کامێراشەوە کۆمەڵە کەس دانیشتووە ڕەفیق و هاوڕێی خۆمانە یعنی بزە بە تەرکیز ناکەی لەو کاتەیە کە تۆ کامێرەیەک لەسەرە بۆ خۆشی مجلیسەکە کەلیمەیەکی وتووە نابێتە ئەوەی کە تۆ بەسەریان زۆر بڵاوتر بڵاو ئەبێتەوە جاری وایە دووسە ئیشی باش دەکەی وەکو ئیشێک کە کەلیمەیەک لە زارە دێتە دەرەوە بڵاو نابێتەوە من بەڵام ئەڵێم ئیشەکانی زۆر زۆر جوانە ئیشی جوان کردووە چەند گۆرانێکی چۆتە ناو خەڵکەوە بەس لەسەر گۆرانیەک یعنی خۆشی لە کۆتایی کە تو گۆرانی کڵی دەسەکە بەگریان ناشکرێتە کە تۆ باسێکەری گۆرانی بێژێکی باشە و گۆرانی خۆشی لەسەر شتێک کەلیمەیەک نابێترەوە دنیا کۆتایی ببینی من نەڵێم کۆتایی هەیە من ڕێز و خۆشەویستیم بۆیە کە لە تیکتۆک و کۆمەڵک ئیشەکەن دەست بەتاڵ ڕاست ئایا نەتوانانی ئەو شتانە بڵاو نەکەنەوە تازە ئیشەکە کراترەوە باسی کەمیانە ڕۆشت بۆ هیوایم شتی وا دووبارە نەبێتەوە من بۆ کە لەگەڵ تۆ بینیم بەڕاستی چەند گۆرانێکی تۆم بینی زۆر بە شێوازی جوان بوو تەنە ئەو ڤیدۆم بینی تۆست لای خۆم ناخۆش بوو وانە بۆ هیوایم شتی وا دووبارە نەبێتەوە ئینشاءالله زیاتر عادەی دووبارێکە توخوا کاک دابن هاچەنە گوێم لێ نەبوو کاک دابان کاگە بڕیار ئەو ئاهەنگانی کە بەشدارە بیت لە ئاهەنگی بگواستنەوە بەڵێ زیاترە چی شارێک لەو سنووری خۆمانە چەمچەماڵ و کەرکووک و جارجاری شینێرە بەڵام بە زۆری لە سنووری خۆمانە گەرمیان ناچە شارەکانی تر هەولێرەوە وڵات چوین تا قەڵات زیۆڕانی و هەولێرەوانش چوین بەڵام بە زۆری وەکو باسی من زۆری نییە لە سنووری خۆمانە لە چەمچەماڵ و کەرکووک لای گۆرانێکی تر لا حیات لام گۆرانی سەلامەتی دەچین تێگەڕامەوە بۆلا تۆ ماڵت بەجێشت بوو تۆ ماڵت بەجێشت بوو گەنە کاتێگەڕامەوە بۆلات تۆ ماڵت بەجێشت بوو کۆچی دوجارت کردبوو لە جیاتی باوەشی گەرمێ باوشم بەگڵی ساردی گۆڕێکدا کرد باوەشم بەگڵی
سردی گورک داو که امان 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 شوانايا ودماني شو دقاتا كاتني ويشو خلق نستون لتشاوي من كسر ريسان واندي خم شكوتيكي بسر داهر سريا ودي يدا دقيري ضلي هرزين دواريكي هيا لو دي يدا دمري ضلي هرزين دواريكي هيا لو دي يدا دمري تاکو تەنیا بە ئارامی دەچم بۆ گردەکەی بەردێ بەدڵ تەنگی و کز و خەم ناشی ڕادەکشم لەسەر بەردێ تاکو تەنیا بە ئارامی دەچم بۆ گردەکەی بەردێ بەدڵ تەنگی و کز و خەم ناشی ڕادەکشم لەسەر بەردێ یەکەم جار سەیری ئاستێرە و هەڵدەمژم شنەی شەو بە تۆ بێدەنگی چەنا خۆشە خدای خۆی هەر شەو بە شەو بێدەنگی چەنە خۆشە خدایە خۆزگە هەر شەو بە پڕپڕەسینەم لە ژاو ئەیدا خەکەم بۆ مەرهەمێ پڕپڕەسینەم لە ژاو ئەیدا خەکەم بۆ مەرهەمێ دڵ بە تەنیای وەیانە ئەی خودایە بۆ هەڵدەمێ ئەی خودایە یاخوا دەنگە خۆش بێت و دەست و پەنجەی ئارامگەرمیانیش خۆش بێ لەگەڵ مەقامات شارەزایەکی باش دەنگێکی حەسرەت دەنگ بەرزەکە تۆزە ئەڵێ بۆ خۆ قساگی بەس وەڵا لەگەڵ مەقامە باشم و زۆر زۆر سپاس سێوادارم بەدڵتان بێت دڵ نابێت بەدڵمان بێت خۆم حەزم بە گۆرانی عاتفی خاوە شتانێ حەزم بە ستایلی شاد نییە بەڵام ئێستا وڵاتەکەی مۆبایلیاتەوە هونەری میلی لە پێش هونەری ئەکادیمیشەوەی پێویستە گۆرانی شاد بوترێ لە بۆنەکان لە ئاهەنگەکان بە خۆشحاڵی و ئەم توانای شادمان هەیە لەگەڵ کاگارام و بەست و مەقامەکانیش باش بەڕاستی ڤیدیۆکت بڵاو بووە گۆرانی خوا لە خۆش بوو هونەرمەندی گەورەی شاری کەرکۆک تڵەحدا و داڵیتەوە چۆن بۆ ئەو ڤیدیۆیە ئێمە خەڵکی گەرمیانە بەبێ گۆرانیان بزانم وایە بۆ ئای و قەتار و خاوکەر و مەقامە حیجازەکانی ئەو مەتەقی خۆمان باشم و گۆرانەکانیشیان وتوتەوە بە مەساژ کورد خەیات و مامەسا سڵاح داودە و ئەوانم وتووە بەس ئەو گۆرانی مامۆستا سڵاح داودا ناوبانگە باشی دەرکرد و ڤیدیۆکەی لە چی شوێنێکش بینیمەوە و لە چەند پەیجێکش توانین تۆزێکمان بۆ بڵێ لە دوای ئەو پەیوەندی و تۆزێکمان شتی کەمان حازرە
ئەدێ ڕاستکە حەمەش کرد کوکی خۆشم کرد پەیوەندەکەی وەرگرە جارە تام نەمادۆست جارە ئیشمە لێرە ئەو ئیشەی کێلە ئەدریس بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خاتوون نێرگز وەرگرم لە چەمچەماڵەوە سڵاو لەبێ خاتوون نێرگزی عازیز چۆنی خاتوون نێرگز سپاس بۆ خوا من باشم مەگەر تۆ باش بی سپاس بەڵێ خاتوون نێرگز گیان خۆشحاڵم خۆشحاڵم کە بەشدار بووم من زیاتر خۆشحاڵترم گێبەسی دەنگی توی گوڵ بووم هیوادارم بەناوەی تێکتان هەبێت بەدڵنیایەوە بەرنامەی ترمان نەبێت بەڵێ خاتوون نێرگز بە داوای لێبوردنەوە لە خاتوون نێرگز ئەوە دیارە پەیوەندەکەی داخرایەوە ئاناوی تۆ ناوتری فشکە ئەتیبانە باشە ئەگەر یەکێک نوکەشی بۆ کردم ناوی بکەم ناوتری فشکە وەڵای نازانم کاگارام جان بەخە خۆ دەنگە دیارە بەژمارەکەم بۆ ئەوەی جارە پێش ژێرە وتم وایە ئەرەجانەجانەجان ئەوە جا خۆوتم و تۆزە و پرۆڤە بوو رجاون جاون جاون وجاونت قستم ئاگرەکەی تۆ بووە گلەورەی دیەم بەربوو لەی جەستم هەرجاونە چوومە سەری سڵاویە کردم ئەو بان چاویدانە نەبینای دێم تەعجوب نەمردم ئەرەجانە جانە ئەو بان چاویدا لێوە خەنەوە و عەلەیکەی وەبانە گلەورەی دێم دیدەی سەندەوە و ئەرجاونە ڕۆڕام کەفتن وەی سەرسەراوێ کوێنەیش پڕمە کرا گلەورەی دێم باوان خراوێ ئەرەجانە کوێنەی پڕمە کردە لەی بەحەد بێپەی پەنجەی چوشم شاڵا گلەورەی دێم قامە دوێنەی پەنجەی چوشم شاڵ مەی کردواودا مەی هاور وەبان ئاگلەرەی دێم زڵفێنەی خاودا عەمرمای بێمەیل بژیت گەرمیان گەرمیان تۆنجا ئەوڕۆ هەرسێکمان گەرمیانی چۆن کەس ڕاستکە حەمەش گەرمیانی کاک ئارام ئەڵم کاک بڕیارگیان بەناوی حەمە دەست خۆشی لەگەن ئەو گۆرانی قوربانم بەگا حەمە بڵێ زۆر سپاس یەکەم ڕێز و خۆشەویستیم بۆ ئینشەڵا بەم مزیکانەی بینم ئەوەش بەزمی حەمە و گەرمیان ناحمەیە خوا خۆشەویستی
هذا كابراز عند چی گیانم لقبی حمایه ای بو من نازانم چون صلاح هاوريتم بو نازانم حتى انا اللي حماك ازناي ناس يعني چون صلاح هاوريتم بس من لازم هم نقول لك اتمنى كوتا بيوندي امرومان خاتو شيرين لا كركوكا وردم خاتو شيرين ام كاتو باش كاتي ايوش باش دستخشين برنامج ثاني كم سباس خاتو شيرين صادقتي الله خاتو شيرين بله بله خاتو شيرين جان بله برنامه یاری و دیاری کۆتا بەرنامەیە و هەر ڕخنێکت لێمانەیە هەر شتێکەیە پێمان خۆشە جەمال لێبێ دەستخۆشیتان دەکەم هیچ ڕخنێکم نییە بەڵێ خاتوشین یانی داواکارێک لە هونەرمەندەکان نییە بەڵێ گەر بە ئەرک نەبێت تۆزە دەنگ بەرزۆکە بەڵێ بە داوای لێبوونەوە گوێبیستی دەنگی خاتۆ شیرین نابم داوای لێبوونی لێکەم بەڵێ ئەنجاتمە لای بڕێر گەیلانی و پرسیارەکانی ماوە بەسەر هاتی خۆش لە کاتی دانیشتنەکان تو بەسەر ئەز زۆر خۆش زۆر قسە خۆش ئەی بەرنامەی بەسەراتی خۆشم نییە من چۆن ناوەڵڵا هیچ شتێکی خۆش چۆن گوتە هەر تۆزێک بۆ شتانە بەخوا دوورم لە قسە و نوکتەوەشتانە لەکوێنە وەڵای گوێم لێ بووە کاگارام نوکتەی خۆشی لە کاگارام من بەبێ معلومات نامێنەوە بەرنامەوە بۆ خوای هەر نەموتۆشتی خۆش نازانم یعنی نازانم بە نوکتە پێ بکەنم نە گوێ لێگرم نازانم چیە سبحان الله هەر ئەوەی واوتی کابرا چوو نازانم بۆ پەرداخەلم دۆخە ئاوای کردبوو نەبوو ئاوای کردبوو لێ بوو تەوا ئەوەرێ باش ئەو بەسەراتی خۆش نەزانی ئەی بەسەراتی من خۆش والله چی بۆ گێڵ هەتوو حەزێکی لە بەرنامەکەتا بەسەراتی شین و ڕۆ دەست پێ بێسە الله يا الله حزين اي تقيتك كاتب برنامج شنو نبض بالله خوش به خوش ريسوك شويه وغادو تاريخ حياتي خون باسكم دير يا خمرو توشي كعبه كاتبهم ايش المال درشمو جاتو بتمام باو كعبه بيت براس باو قريانه بيت راس نعم واز حزم بقريان وخفضوش تاني مش حاضرين واو سايقين بەڵێ من هیچم نەما بەڕاستی دەست خۆشتان لێکەم گەورەتان کردم لە کۆتا بەرنامەش بوونە میوانی بەرنامەکە من لێرەوە هەرچەنە کۆتا بەرنامە تۆزە ناخۆشە و بە هەموویا بەخەبارم دڵ هەمەناوەکان تۆزێ تۆزێ هەر لە براکە خۆمەوە باوا بێ یادەگیان باشە بە قوربانە بەڵێ ئازان و خۆشەویستان هەرچەند وتم کۆتا بەرنامە زۆر زۆر ناخۆشە و تۆزێ قورسەکاڵی کۆتا بەرنامە خۆمەر تااقەتی هیچم نەبووکەم و کۆتا بەرنامە وام زانین تەواوەتر واز لە بەرنامە ژێنم ناواز نارە مەزام کاک دابانگیان من لێرەوە مێ سوپاسی چەند کەسێ بکەم کە لە بەرنامەکە هاوکارم بوون سوپاسێکی زۆر زۆر بۆ بەڕێز کاک بورهان کە لە هەموو بەرنامەکان چیلانی هونەرمەندان بێت چیلانی میوزیشەنەکان بێت هاوکارم بوو سوپاسێکی زۆر 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 کاک دابانی ئازیز کە لە سەرجەم بەرنامەکان لە خۆم زیاتر ماندوو بوو بڕاوکەن کە کاتێ بەرنامە پێشکەشکی ئەوەندە مۆنتێر هیلاکە بێ ئەوەندە پێشکەشکار هیلاک نابێ سپاس بۆ حەمەی ئازیز بۆ ڕازگۆی خۆشەویست بۆ هاوکار ڕاستە هاوکار لە مەرزە لەگەڵم نەبوو لە زۆربەی بەرنامەکان لە ژووری کۆنتڕۆڵ لەگەڵم بۆ هاوکارگیان دەستخۆشی لە توشەکەم و هەروە سوپاسی بەڕێوەبەرەکەمەکەم کە هێشتی بەرنامەکە کە بێمە بەرنامە بە ئیسراحەت قسە بکەم بە ئازادی قسە بکەم بەڕێز کاک جەزای خۆشەویست کاک جەزاییان خواتەوە بۆ ئێمە بەیەڵەت و دەستخۆشی لێکەم و هەروە سوپاسێکی زۆرم بۆ کوتاڵی نما کە سەر جەمجلەکانی من سپۆنسەری کوتاڵی نمە بوو سپاسی ئەو ستافە جواناکەم کە بەڕاستی سپۆنسەری منیان کرد سپاسی سەرجەمیانەکەم سپاسی بەرەکدووری ئازیز کالوقمان سەلیمەکەم هونەرمەندی ئازیز کە لە چەند بەرنامێ جلەکانم ئەو سپۆنسەر بوو و هەروە نەخشی ڕێدارش
سنجلێکم لانی دەخشی ڕێدارەوە سپۆنسەر بوو و هەروە سپاس بۆ کاک هەردی خەیات وا دەرە ئەو سپۆنسەری بەرنامەکانم بوو سپاس بۆ سەرجەمتان و هەروە سپاسی ئەم دوو هونەرمەندە عەزیزاکەم جا ئێوە لە کۆتایی چیتانەیە هەر سەرکەوتوو بن ساغ و سەلامەت بن ئینشاءالله نمونەتان زۆر بێ ئەو برا بەڕێزانە جارێتەوە باسێکی لە ئێمە زیاتری راکە بن بەڵام لە پشتی کامێرەوەن سەربەرز بن ئینشاءالله سوپاس بۆ تۆی گوڵ ئینشاءالله لە بەرنامی باشترا ببینمەوە دەستخۆشی بۆ کاک جەزای ساز و کاکە بورانی خۆشەویست و سەرجەم ستافی ڕادیۆی گەڕیان کاک ئارامیش زۆرم خۆشەوێ ئەخوا لەشی ساغ بێ نمونەی زیا بێ لە چەند بەرنامەیەکشە لە بەرنامی من ئارامگیان کاک محەممەدجان لە خزمەت لە چەند بەرنامەیەکش لەگەڵ مام بوویتە باشە ئارامگیان دووبارە دەستخۆشی لە تۆکەین وەکو نەکەمە تو لەگەڵمان کارمەندێکی بەڕاستی لە چەند بەرنامەیە لە بەرنامی من بیا خۆ کاک جەلال بێ لەگەڵمان بەژاروتە جا خۆیان و بەختی خۆیان تیرە پشکێ بکە زان کێ دەرەچێ بەڵێ خوا بە کاک ئارامی گاسەیەکشەڵە ئەکرد دەستی بەشێوەی بۆ دەرنەچێت پێڵێن خۆشە بە من ژووری هەمووی وڵا بە منی هەمووی ناوی تۆیە ئارامگیان خۆشە ناوەکەم بکەوە گلێگە لە من مەگەم ناوەکەم نەپرسی ئەگە نای شۆخاش وڵە بڵێ والله من دەرچوە سبحان الله ئەی خۆ بۆ نەیلا تەلەفۆن کرد هۆ ئاخر پەیوەندیش بە شیرین خان باشە کاکە پەیوەندی بەڕێز خات و شیرین لە کەرکۆک پیرۆزبایی لە خات و شیرینەکەین خات و شیرینگیان نایمەتیانی بەجددی لە ساڵە من ناوێت با من ژانێ ڕاگەشم خۆ بیکەم بە دوو خەڵات خەڵاتەکە ترکیە ئەوە چی کاکە شیرین خانی کەرکووک دەرچووە وایە وایە نامە تاو لوقمان لە شێخان خۆی دەرنەچوە وازنەوە نەزانێ بۆم دەچێت بۆ شیرین تاو بەڵێ بۆ خات و شیرین دەرچوو پیرۆزبایی لە خات و شیرینەکەم لە کۆلەش ئادا وەرگیرام لە هەولێر بانەخان ئەوە بەسازم بیکەوتەوە بەوەی بەسەڵاتێکی خۆش لە کۆلەش ئاداب لە هەولێر وەرگیرام تەبەندەوی دارم نەکرد هەولێر و ئەها ناخۆش بوو ئیشم لێرە بوومانە هەفتەیەک داوام کرد شوقێکمان گرت بوو حەو کەس بووین ئەزانێ کە من ڕقم لە قاپشۆرین ئەمانەیە لە داخلی ئەمان وەکو خۆم کردیان بە ئەها بەناو خواگەدار حەو نەفەر بووین حەوجار نووسیان ئارام دەست پیاد خۆم کردمەوە حەوجی ئارام خۆم کردمەوە حەقم دەشمەوە دارە بەدانەوە زای بڵی کاکەمە کێرەوە ئەوم دەرەچێت دەرە پیاش تەنسیب ئەوەیە ئەگەر شەنستە با لە سینگڵ دەرەچێت بۆ ئادمینەکانی خۆم سڵاو ڕێزمی بۆ کاک ژیلوان محەممەد و کاک شاڵا و بۆ کاک پەیوەند گەرمیانی دایمەمان دۆ بن بەێمەوە سڵاومان بۆ هەیە شاڵاوی شێخفاتی و بەرنامەشمان بۆ بکەم بە کلیپ و بۆمان بەڵام بۆمانەکەن دەست ئێرە کاکە بەڵێ ئازان و خۆشەویستان بەم گۆرانی ئێمە کۆتایی بەرنامە تا وەرزێکی تر و تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. مامۆستای خۆشەویست مامۆستا نەریمان محمودی خۆشەویست گۆرانی ئەوە پێشکەشە بە ڕادۆی گەڕیان بەرنامەی یاری و دیاری بۆ کاکە دابان و کاکە حەمەی خۆشەویست بۆ خاتوبانەی خۆشەویست هیچ ناتوانم نازت هەڵبگرێت چونکە تەنیایی بێنازی کردێ هیتر ناتوانم نازت هەڵبگرێت چونکە تەنیایی بێنازی کردێ چۆن قوربانێت بێم کە خۆم قوربانیم قەدەر بەجارێ لە خشتەی بردوم خلنابرینم تکتکە چۆڕێ زۆری نەماوە ئەوا من مردوم چۆن قوربانێت بێم کە خۆم قوربانیم
قەدەر بەجارێ لە خشتەی بردوم فێلا برینم تێکتێگە چۆڕێ زۆری نەماوە ئەوا من مردوم هەڵە هەڵە شعری ناسێکی چیت لە من ئەوێ کە من تەمانم گشت هەڵوەریوە شعری ناسێکی چیت لە من ئەوێ کە من تەمانم گشت هەڵوەریوە شادی و سەیران و ئاهەنگ بە من چی لەسەر وڕیشم بە فرباریوە خەمی دووری تۆ دونیەکەی گرتوم لەسەر لێوانم خەندە فڕیوە شادی و سەیران و ئاهەنگ بە من چی لەسەر وڕیشم بە فرباریوە خەمی دووری تۆ دڵیەخەی گرتوم لەسەر لێوانم خەندە فڕیوە چەپیکەدەی خۆ زۆر فرمێسکی سوور و سێرم چێش هەتا بینایی چاوم لە دەستدا خۆ زۆر فرمێسکی سوور و سێرم چێش هەتا بینایی چاوم لە دەستدا هەموو تەمانم چاوەڕوانی بوو بۆ تەنیا جارێ سەرێکی نەدا دەمێکە هێمن نەسووتێم لە ئاگری کوورەی زوڵمی زەمەندا هەموو تەمانم چاوەڕوانی بوو بۆ تەنیا جارێ سەرێکی نەدا دەمێکە هێمن نەسووتێم لە ئاگری کوورەی زوڵمی زەمەندا ئەو کاتەی دەستی گرتم بۆم بووە بە یادگاری ئەو کاتەی دەستی گرتم بۆم بووە بە یادگاری لە چاوەکەم تا بینیم خۆشەویستی ئەباری ئەو پەڕەم هەڵدایەوە پەڕەی ڕق و ئینکاری هەستم کرد ئیتر تەواو تۆ هەناسەی بڕیار بەو دەستگرتنە بەرز بۆیەوە فشاری ئیتر بڕیار گەیلانی نەیما خەموو ئازاری حەز ئەکەم هەموو ژیانم لەگەڵ تۆ بێ یەکجاری بڕیار بەبێ چاوی تۆ خوێن ناچێ بۆ دەماری بەو دەستگرتنش ڕازی نیم چونکە ناسک و نازداری بۆ خۆت وەعدت پێداوم بۆ ماچێکی خەرزاری سڵاو لە بانە عیرفان جێی دەستی دەکەم دیاری هەمیشە سەرکەوتوبی لە کاری پێشکەشکاری سڵاو لە ڕادۆی گەڕیان بەرنامەی یاری و دیاری ئەمڕۆ جوانیان بۆ دەڵێم بمێنێ بە یادگاری سڵاو لە کاکە حەما ئەوەتانێ لێم دیاری لەگەڵ کاکە دابانە نووری چاوی بڕیاری لەگەڵ کاکە لەگەڵ کاکە دابانە نووری چاوی بڕیاری دەی 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 بەتا تۆکەی سەرخاچی وەختە شێد بم بۆ ماچی بەتا تۆکەی سەرخاچی وەختە شێد بم بۆ ماچی بۆ وەرشێنێکی دڕۆم لەبەر چاوم لا ناچی بۆ وەرشێنێکی دڕۆم لەبەر چاوم لا ناچی
هەروەی ئەگەر شاعیرێک هەبێ بۆ بنووسێ ژیان نامە ڕابردوم بۆ بنووسێ هەرچێکیش کە ئێستامە ڕابردوم بۆ بنووسێ هەرچێکیش کە ئێستامە سڵاو لە کاکە حەما فەرقی نییە برامە ئەمەش بۆ کاکە دابان بۆ خۆی پشت و پەنامە ئەمەش بۆ خاتوبانە لە خۆی جوانە بەرنامە شەرتە جوانی بۆ بڵێم ئابە و شیرین کەلامە ئەم ناوانەیان هێنا حەڵاڵە یا حەرامە وامزانی گشتیان کردووە بە ناوی ئەو ئارامە هەمووی ناوی شیرین بوو هەمووی ناوی شیرین بوو کە شیرین و بەتامە پێغەمەر سەرکەوتوو بن جا لە کۆتا بەرنامە یا ڕەبی سەرکەوتوو بن ئەمڕۆ لە کۆتا بەرنامە دەستخۆشی بۆ کاکە ئارام و